بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خۆشەویستان و ئازیزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. خوای پەروەردگار داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانمرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاءالله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە و خۆشحاڵم کە لە زنجیرەی 11 ئەگەمەوە خزمەتتان هەر لە خزمەت ئەو فەرمودەی پێغەمبەردان عليه الصلاة والسلام کە دەفەرمێ اللهم إني أعوذ بك من فتنة النار وعذاب النار وفتنة القبر وعذاب القبر وشر فتنة الغنى وشر فتنة الفقر. اللهم إني أعوذ بك من شر فتنة المسيح الدجال. اللهم أغسل قلبي بماء الثلج والبرد ونقي قلبي من الخطايا كما نقيت الثوب الأبيض من الدنس وباعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب. اللهم إني أعوذ بك من الكسل والمأثم والمغرم. لا زنجيري رابردو باسی عذابی ئاگرمان کرد و باسی فتنەی قبرمان کرد. گوتمان فتنەی قبر ئەوەیە کە ئینسان سەرکەوتوو بێت لە وەڵامدانەوەی پرسیاری نەکیر و منکەڕ و بەوەش ئینسان موفق دەبێت لە وەڵامدانەوەی نەکیر و منکەڕ لە ناو گۆڕدا کە بە عەمەلی لە دنیا پێشەوەی کە بمرێ وەڵامی پرسیارەکانی دابێتەوە. یعنی چی؟ یعنی وەڵامی پرسیارەکانی ناوگۆڕ خۆشەویستانی خۆم کاتێک ئینسان تێیدا موفق دەبێت کە بە عەمەلی خوای ناسی بێ لە دنیا، نەک بەس بە زوبان و بە بزانێک کە خوایەک هەیە، بە کردەوە و بە عەمەل دەبێ ئیسپات بکە کە خوایەک هەیە و خالقیەتی، خوای ناسی بێ، ئەمر و فەرمانەکانی خوای جێبەجێ کرده بێتن و پێغەمبەری ناسی بێ عەلەیهی سەڵات وسەلام و بە دوای کەوت بێتن و سونەتەکانی جێبەجێ کرده بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و بە دوای شەریعەتی خوای پەروەردگار کەوت بێ، ڕێی بە خۆ نەدا بێ بە دوای هیچ بەرنامەیەکی دەستکرد کەوت بێ و بە دوای هیچ بەرنامەیەکی دیکە بکەوێتن غەیری ئیسلام. ئەو بە عەمەلی جا کابراگە نەخوێندەواریش بوو، خوێندەواریشی نەبوو، بەڵام بە عەمەلی ئەو شتانەی جێبەجێ کردن موفق دەبێت لە وەڵامی پرسیارەکان. عەزابی قەبر خۆشەویستان شت زۆرە کە دەبێتە مای عەزابی قەبر. یعنی ئینسان دەبێ ئاگای لێبێ لەو شتانەی کە نەهی لێکراون و ئەو شتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری کردوین کە خۆمانی لێ بپارێزین بۆی کە خۆمانی لێ بپارێزین. یەکێک لەوانە مەسەلەی نەمیمی، قسەی هێنان و بردن، یەکێکە لەوەی کە دەبێتە مای عەزابی قەبر. ئەو کەسانەی کە قسەی خەڵک بۆ خەڵک دەبن، قسە دەجێڕنەوە، جاری وایە کابرا خۆی وا پیشان دەدا کە دڵسۆزە، ڕقی لە فڵان کەس نییە، بەڵام بەخوا یعنی قسەکەی دەڵێ وەڵام شتێکی ئاواژ و بەڵام هەرچەندە پیا و پیاوێکی زۆر چاکە ئینسانێکی باشە، بەس دەوێت فتنەکەی دروست کاتن. لەبەرەوەش هەر کەسێک کە قسەی خەڵکی بۆ هێنای لێت یەقین بێت کە قسەی تۆش بۆ خەڵکی دەباتن. من نەممە لەکە نەممە عەلەیک، هەرچی کە قسەی خەڵکی بۆ تۆ هێنا قسەی تۆش بۆ خەڵکی دەبا. لەبەرەوە چاکە ئینسان مەجالی خەڵکی نەداتن کە قسە و قسەڵۆکی خەڵکت بۆ بێنیتن. عەفوەن ئەوجا خاڵێکی دیکە خۆنە پاراستن لە پشکەمیز و ئەوانە. یعنی ئینسان کە بە گوێرەی فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ بەلای قەبرێکدا تێپەڕی، فەرمووی ئەوانە دوو قەبراندا تێپەڕی تەعزیب دەدران، فەرمووی ئەوانە لە ڕوانگەی خەڵکیەوە دەزان لە سەرچێکی گەورە تەعزیب نادرێن. یەکیان ئەوە نەمیمی دەکرێت، یەکیشیان خۆی لە پشکەمیز و لەوانە نەدەپاراست.
خۆپاراستنی پشکەمیز و ئەوانە هەم بەوەی دەبێ ئینسان لە شوێنێک کە دەستاوی گچکەی هەبوو ئاگای لێ بێتن پشتی بۆ خۆنێنەوە یان بەرەو با دەستاوی گچکەنەکە پشکەمیزی وێنەکەونەوە یانەوەتە خۆی پاک خاوێن کاتەوە ئەوە یەکێکە لە ئەمر و فەرمانەکانی شەریعەتی ئێمە. خاڵێکی دیکە ئینسان لە کاتی نوێژی واجبدا بخەوێتن، یعنی بێتەوە لە ماڵەوە بان قەست کابرا لە کاتی نوێژی دەبینی نیو سعاتی ماوە 10 دقەی ماوە بۆ نوێژی نیوەڕۆ بۆ نوێژی عەسر بۆ نوێژی مەغریب عیشا کابرا لێی بخەوێتن وەڵاو خەبەر نەهاتووم جارێکیش نەبێ و دوو نەبێ و سێ نەبێ ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان تەعزیب بدرێتن لەسەر ئەو شتانە. ئەو جار ڕەتکردنەوەی قورئان ئیش پێنەکردن بە قورئان، یعنی دەبینی ئەوڕۆ هیچەوە ئیش بە قورئان ناکرێتن، بە تایبەتی ئەحزابی عەلمانی جێگرەوەی قورئان دەستوریان داناوە. ئەو دەستورە پێچەوانەی قورئانە، ئەگە دەستورێک پێچەوانەی قورئان نەبێ هەڵقوڵاوی قورئان و سوننەت بێ شتێکی طەبیعیە با ئینسانیش بینویسیتەوە بۆ ڕێکخستنی ئوموری خەڵکی. بەڵام کێشەکەوەی کە پێچەوانەی دەقی قورئان بێ نەسی قورئان بێ، یعنی قورئان وەکو شتێکی لاوەتیش تەماشە نەکرێت لەو دەستورەیدا، ئەوە موسیبەتێکی گەورەیە. بەڵام تەماشە دەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەستوری مەدینەی نووسیەوە خۆگە تەماشەیەکی هەمووی 5 ئایەت و حەدیسی تێدانین بڵێ بەو جۆرە، بەڵام هەمووی دەقا و دەق هەڵقوڵاوی قورئان و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە عەدالەت و لە دادپەروەری و لە دیفاع لە یەکترکردن و لە دەستگرتنی زاڵم و هاوکاریکردنی مەزلوم و ئەوانە هەمووی شەریعەتی ئێمە ئەمری پێ دەکاتن. ئەوجا ڕەتکردنەوەی قورئان بە دووسێ شت دەکرێتن، بە هەجر دەکرێت إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا، هەجر دوو هەجری هەیە، هەجرێکی خوێندنەوە کابرا مەسەلەن بەلای داناچێ نایخوێنیتەوە، ئەوەی دیکەش هەجری کردەوە و عەمەلە کە بەڕاستی قورئان سەرچاوەی یەکەمی ئەوەی کە بۆی هاتووە بۆ کردەوە و عەمەل هاتووە ئینسان ئیشی پێ بکاتن، قورئان ببێتە دادوەر لە نێوانماندا، هەموو کێشەکانمان بجێڕینەوە سەر قورئان بۆی کە کێشەکانمان چارەسەرکە. ئەوەی دیکەشی خوێندنەوە و تەدەببور و تەفەکوڕ و ئەوانەیە کە پێویستە ئینسانی ئیماندار ئاگای لێ بیتن. و زۆرێکی دیکە لەوانە مەسەلەن خواردنی حەقی خەڵکی و گوناهە گەورە و گچکەکان ئەوانە هەمووی دەبنەمای عەزابی قەبر خوا پەناماندا. و ئەوجا دێتە سەر خاڵێکی دیکە دەفەرمێ وەشەرری فیتنەتی الغینا، بۆ دەفەرمێ شەڕی فیتنەتی الغینا نافەرمێ وەشەڕی الغینا، چونکە دەوڵەمەندی هەمووی خراپ نییە، دەوڵەمەندی حاڵەتی ئیجابی و سلبی هەیە. دەوڵەمەندی وا هەیە بەهەشتی خوای پەروەردگار دەکڕی بەو پارەی. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێچێک بوو لە دەوڵەمەندە هەرە گەورەکانی ئەسحابی پێغەمبەری خوا کە زاوای پێغەمبەریش بۆ عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام بەو دەوڵەمەندیە بەو پارەیە 3 جاران پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێدا. بەڵام میواشەیە بەو پارەی خۆی بەو دەوڵەمەندیەی خۆی دۆزەخەکەی دەکڕیتن، بۆ چونکە ئەو سەرۆت و سامانەی لە خراپە بەکاردێنیتن. لەبەر ئینسان ئەگەر ئاگای لێ نەبیتن زۆر جاری وایە فتنەی دەوڵەمەندی زۆر قوڕسترە لە فتنەی فەقیری، هەردووچی خراپن، هەردووچی وچکاورای گوتی کەمەرشچێنن، بەڵام جاری وایە دەوڵەمەندیەکە خراپترە، بۆ چونکە ئینسان هەموو شتێکی پێ دەکرێتن، بە فەقیرەکە هیچ پێ ناکرێتن کابرا، پارەی وێ نییە، ناتوانێت سەفەر بکە، ناتوانێت خراپە ناتوانێت بچێتە شوێنە خراپەکان، بەس کابرای دەوڵەمەند لە هیچ شوێنێک ناگەڕێتەوە. بەرو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات دەفەرمێ خوایە پەنا دەگرم لە تۆ لە شەڕ و لە فیتنەی دەوڵەمەندی ئەگەر ئینسان بۆ خۆی سەرفیکە، بۆ ماڵ و منداڵی سەرفیکە، زەکاتی لێ بدا، ئەوە ڕزگاری بووە. بەڵام ئەگەر خێر و حەسەنات و سەدەقاتی کەش بکاتن ئەوە فەضائیلێکە کردوویەتی. ئاگاتان لەو خاڵەی هەبێ. عولەما دەفەرمون هەر ماڵێک مەهما زۆر بێ، مەهما کەڵەکەی کرد بێتن، بەس زەکاتی لێ بدا لە کەنز دەچێتە دەرەوە. ئەو وعد و بەڵێنەی کە خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ إن الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم
ئەو کەنزە کاتێک کەنزە کە زەکاتی لێ نەدرێت بەڵام کە زەکاتی لێدرا دەفەرمێت لە کەنز دەچێتە دەرەوە. بەڵام قەناعەتم وایە ئینسانی خوا پێدا و بە زەکاتەکەی لە ماڵی خۆی ناکەڕێت، خێر و سەدەقە و حەسەناتی دیکەش دەکا کە ئەوە دەبێتە فەضائیلێکی باش بۆ ئینسانی. ئەوجا خراپی دەوڵەمەندی جاری وایە لە چییە؟ دەبینی کابرا تەکەبوری پەیدا دەبێت، تۆغیان دەکات، ینی زێدەڕۆیی دەکاتن، زوڵم و ستەم دەکاتن، خۆی لەسەر خەڵکی هەڵدەکێشیتن، خۆی پێ لە خەڵکی باشترە و وەکو بڵێ بە چاوێکی سووک تەماشەی فەقیر و فوقەڕا دەکا، ماڵەکەی لە شتی خراپ سەرف دەکا، لە حەرام سەرف دەکا و ئەوجا ڕەزیلیش دەبێتن. دەوڵەمەندێک کە خوای نەناسێتن زۆربەی زۆری تەماشە دەکەی ڕەزیلە، کابرا دەبینی پێش دەوڵەمەند بێ پیاوێکی زۆر دڵکراوە و ئەوە بوو، بەڵام کە دەوڵەمەند و تەماشە دەکە ڕەزیل دەبێت. ئەو جارە خاڵێکی دیکە لە دوای یەکی هیناون دەفەرمێ وەشەڕی فتنەتی الفەقر، خوای لە خراپەی فەقیری، چونکە فەقیری جاری وا هەیە شتی باشی تێدایە کە دەفەرمێ وەشەڕ، هەر شەڕ کە بەکار هات زۆر جاری وایە دەبینی لە مقابلەکەشی بە تایبەتی لە هەندێک حاڵەتان، بەڵام لە هەندێک حاڵەتی نا. ئێستا مەسەلەن کە دەڵێ شەڕی فتنەتی دەجال، ئیش دەجالی هەمووی خراپ. بەس لێرانە لە مەسەلەی فەقیری گوتمان بەڕاستی ئەو دوعانەی کە تەماشە دەکەی ئی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە دوعا دەکا خوای پەروەردگار بیپارێزی لە فەقیری، پێچەوانەی هەڵسوکەوت و مەواقیف هێندێک خەڵکی. ئێستا وایە دەڵێ کابرای مسلمان دەبێ هەری فەقیر بی، دەبێ نەدار بی، نابێ مسلمانی دەوڵەمەند بی، نابێ مسلمان خانی جوانی هەبێ، نابێ مسلمان سیارەی جوانی هەبێ، نابێ مسلمان جلوبەرجی جوان دەبەرکا، نابێ مسلمان خواردنی خۆش بخوا. وەڵاوانیە. خوای گەورە دەفەرمێ قل من حرم زینة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق. شیع عوثێمین دەفەرمێ هەرچی مەلەذات و خۆشی و خۆشگوزەرانی ئەو دنیاە هەیە خوای گەورە بۆ ئیماندارانی خەڵق کردووە، تەمەتوعی پێوە بکات، بەڵام بە حەڵاڵی نەک بە حەرامی. دەفەرمێ یەکێک لە عەزابی کافران لە ڕۆژی دوای دەزانن هیچ چییە؟ هی تەمەتوعکردنە بەو دنیا لە بەرەو ئیمانیان نەیناوە. لەبەرەوە خوای گەورە ئەو دنیا و ئەو مەلەذات و خۆشیانەی بۆچی خەڵق کردو بۆ ئیمانداران. قل هي للذين آمنوا في الحياة الدنيا. مادام کابرای کافر ئیمان ناینی و ئەو خۆشی و خۆشگوزەرانی و مەلەذات و ئەو نیعمەتانەش تێدا هەڵجێڕ و وەرجێڕی تێدا دەکاتن، دەفەرمێ عەزابێکی تون دەدرێتن لەبەرەو ئیمانی نەیناوە. باجی خۆشی و خۆشگوزەرانیەکان و بەکارهێنانی مەلەذاتی دنیا دەزانن چه ئیمانە. ئیمانت هەبێ لەسەری محاسبە ناکرێ بە حەڵاڵی، بەڵام ئیمانت نەبوو بە حەڵاڵیش بیخۆی خوای گەورە محاسبەت دەکا لەسەری لەبەرەوە ئیمانت نەیناوە. لەبەرەوە دەفەرمێ قل هي للذين آمنوا في الحياة الدنيا، بۆ ئیماندارانە. ئەوجا مەسەلەی فەقیری بەڕاستی لە دەرسەکانی لە زنجیرەکانی دیکەم باس کرد، ناگەڕێمەوە سەری. ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێ اللهم إني أعوذ بك من شر فتنة المسيح الدجال. خۆشەویستانم، یەکێک لە فتنە هەرە گەورەکان هاتنی دەجالە و هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسلام، هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسلام هاتوون پەنایان بەخوا گرتووە و قەومەکەی خۆیان ئاگادار کردوتەوە لە شەڕی فتنەی دەجال. یعنی ئەوە یەکێکە لە عەلامەتە گەورەکانی دوا ڕۆژ. کاتێک کە ئەوە دێتن خوای گەورە دەسەڵاتێکی زۆری دەداتێ و ئەو دەسەڵاتانەی کە دەیداتێ بۆ نمونە باران دەبارێنیتن، مردوو زیندی دەکاتەوە، خەڵکی دەوڵەمەند دەکا، زێڕووزی و پێش خەڵکی وەردەکا، جا قوڕ وە سەری لەو زەمانەی بێتن. خوا پەنامانداتن. قەناعەتم وایەوە چ کابرای گۆ تێگەر بە 50 خەڵکی بژمێری دەنا کەس نامینیتەوە. ئەوە دەبینی یعنی کەسێک کە نە لە دینی ڕازی، نە لە ئەخلاقی ڕازی، نە لە هیچ شتێکی ڕازی، بەڵام کاتێک کە دەڵێن شتێکا تەوزیع دەکاتن، تەماشە دەکەی ئەوەی کە ئەهلی مزگەوتی شە دەبینی سڕیان بۆی گرتووە. ئەدێگا ئەوە بێتن
بابت زیندی کاتەوە و دایکت زیندی کاتەوە و خێزانت زیندی کاتەوە بەڵام ئەوە داوای خوایەتی دەکات دەڵێ من خوای ئێوە ئیمانداران بە دوای ناکەون و ئیمانداران دەیناسن و ئینسان دەبێ ئاگای لێ بێتن و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام علامەت و نیشانەتی پێداوین دەفەرمێ چاوێکی ئەلا ئین المەسیح الدەجال ئەعوەڕ العین اليمنى چاوی ڕاستی کوێرە و دەفەرمێ کەئەنە عینەه عنەبەة طافیە یعنی چۆن دنکەترەیەک ئەوە بێتن وەکو بڵێ ئاوی تێدا نەمێنیتن پوسەڵ ببێتەوە یعنی وەکو بڵێ ئەوە نییە چاوی زۆر جوان و ڕێک و پێک بێتن ئەوانە بەو شێوانە ئینسانی ئیماندار دەیناسیتەوە دەزاننەوە کە کافرە کە دەجالە و خۆی لێ دەپارێزن خاڵێکی دیکە تەبەنەوە لەبەرەوەی نیشانەکانی دواڕۆژ نین ئینسانەوە بێتن خوێندنی ئەواخری سوورەتی ئەلبەقەرە یەکێکە لەو خاڵانە کە ئینسان خۆی پێپارێزیتن و سەرەتای سوورەتی ئەلکەهف ئەوانە ئەو ئاەتانە ئاخری سوورەتی کەهف و بەتایبەتی ئینسان لەو حاڵەتەیدا کە خوا نەخواستا لە زەمەنی ئێمە بێتن ئینسان دەبێ ڕوو لە مزگەوتەکان بکاتن و لە مزگەوتەکانی ئاعتیسام بکاتن و لە مزگەوتەکان هەوڵدانێتە دەرەوە تاوەکو چووکەوە لە توانای کەسدا نییە لە بەینی باتن لە توانای کەسدا نییە ئیلا لە توانای چێدایە خوای گەورە ئەو توانای داوەتە چێ عیسا عەلەیهی سەڵات وسەلام هەر کاتێک دەجال هات ئەو جا عیساش عەلەیهی سەڵات وسەلام دێتە خوارەوە کە دێتە خوارەوە کاتەی محەممەدی مەهدیش مەوجودە ئەویش وجودی هەیە بەڵام نەک ئەو مەهدیەی کە شیعە دەیڵێتن ئەو محەممەدی مەهدیەی حەقیقیە کە پێغەمبەر باسی دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە ناو موسڵمانان بەوەلەت دەبێ ئەوە نییە بڵێ ئێستا مەوجود بێت و لە سەردا زیندە بەچاڵ کرابێت و کەس نزانی لە چێن دەرەیە نا بەوەلەت دەبێتن خوای گەورە ئیسلاحی دەکا خوای گەورە هیدایەتی دەداتن خوای گەورە خەڵکیش دڵ نەرم دەکا کە بەگەڵی کەون بەڵام ئەویش ناتوانیتن ڕوبەڕووی دەجالی مەسیح بێتەوە عیسا عەلەیهی سەڵات وسەلام دێتە خوارەوە و دەیکوژیتن بەڵام کە چاوی و عیسا دەکەوێت عەلەیهی سەڵات وسەلام چۆن بەفر لەبەر تاو دەتوێتەوە ئاوا دەتوێتەوە لە شوێنی خۆی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر نەشی کوژی دەتوێتەوە بەڵام خەنجەرێکی لێ دەدا بە خەنجەرێک دەیکوژیت و لە بەینی دەباتن ئەوجا کۆتا فەقەرەمان دەفەرمێ اللهم اغسل قلبي بماء الثلج والبرد ئەوش دوعایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردوویەتی دەڵێ خوایە دڵمان پاکەوە بە ئاوی بەفر و بە ئاوی تەزرە دیارە بۆ نمونە ئێستانەکەش هەر بۆ معلوماتان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ خوایە دڵمان بشۆی بە ئاوی بەفر و بە ئاوی بەڕەد کە زۆر ساردە ئەوانەی کە عەمەلیاتی دڵیان بۆ دەکرێ بەفری لە ناو دڵی دادەندرێتن و بە ساردترین ئاو وەکو بڵێ دڵیانەوە دەبێ بۆی کە دڵەکە لە ئەوە نەکەوێتن وەکو بڵێ لە لێدان و ئەوانە نەکەوێت و دڵەکە ڕانەوەستیتن یعنی ئەوش موعجزەیەکی تری پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام هاتینە کۆتایی حەڵقەی ئەم ڕۆژمانیان زنجیرەی ئەم ڕۆژمان ئەوانەی دیکە چەند خاڵێک ماون بە کورتی بەسەریاندا دەڕۆین لە زنجیرەی داهاتوو والسلام عليكم ورحمة الله وبركاته.